For now, Embodied Labs only sells to services for the aging because Shah says it's important that VR is paired with a guided discussion and reflection. I am your brain. To process what the users experienced so they know how to put into action what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. دنگ دانا زویا هەڵبژارتنی نیڤدەمدا سەرۆک بايدن دەنگی خۆدا. تەڤیگەفên نۆبەدارên شۆڕەشا ئیسلامی خەڵکی ئیرانê گور dibin navcadan. û sibehî cejna Halloweenê ew Amerîkî deman ku kincin bi tirs û sem li ber dikin. عزیزان لە واشنگتن دیسی و سلااوتان لێبێت سلااوی ئاسۆجەبار و هاوکارم دەخیلی شەمۆتان لێبێت شاد بووینەوە بە دیدارتان لە بەرنامەیەکی دیکەی کورت کۆنێکشن هاوکات پەخشەکەمان دەچێتە سەر کەناڵی NRT و لەسەر جەم سەکۆ میدیاکانی دەنگی ئەمریکاوە دەتوانن بینەرمان بن. سڵاو و ڕێزین گەرم. ده هەڵبژارتنên pêşwextên nîvdemê Kongresa Amerîkî de Sirok Joe Biden li Wilmington wilayeta Delaware dengê xwe da. Duh şemiyê Biden bi neviya xwe netalî ra ku care yekê ye dengî di hەڵbژartinên niştîmanî de dide dengê xwe dan di hەڵbژartinên nîvdem de li wilayeta Delaware. Rayedarên Demokrat li seranserî Amerîka dengderan han didin heta ku qazancê ji dengdana zû yan dengdana pêş وقت وەرگرن یان بخوا هەرن بنگەهên dengdanê yan jî bi postê dengên xwe binêrin. Ev hەڵbژartinên nîvdem dê biryarê bidin ka dê piraniya Kongresê di destê demokratan de bimîne yan jî komarî di kontrola Kongresê bikin di 2 salên dahatî de. هەڵبژاردننی نیوەی خولی کۆنگرێز لە ئەمریکا هێندەی نەماوە بە تەواوەتی بە فەرمی دەست پێ بکات بەڵام دەنگدانی پێشوەخت لە زۆربەی ویلایەتەکاندا دەستی پێ کردووە. دۆسەی ئابووری و هەڵبژاردنێکی بێگەر گفتوگۆیەکی ڕەشدی دروست کردووە. بۆ زیاتر زانیاری هاوکارمان بەڵێن ساڵحمان لەگەڵدایە لە واشنگتنەوە. بەڵێنم کاتت باش. ئەم کاتۆ باش ئاسۆ. بەڵێن بەپێی ئەو ڕاوەرگرتنە گشتیانی کە کراون هێشتا دۆسەی ئابووری لای دەنگدەرانی ئەمریکایی هەل لە ڕیزبەندی یەکەمدایە؟ بەڵێ ئاسۆ هەتا ئێستاشی لەگەڵدا بێ دۆسەی ئابووری بە گرانی بازار لە ڕیزبەندی یەکەمدایەوە بە ئاستێکی ئێجگار بەرچاویش کەوتۆتە پێش دۆسیەکانی وەک مناڵ لە باربردن وەک دۆسەی چاکەروە دۆسیەکانی کە تایبەتن بە ژینگە. هەر بۆیە دەبینین لە تەواوی هەڵمەتەکانی هەڵبژاردندا کۆماریەکان جەختێکی ئێجگار گەورە لە دۆسەی ئابووری و دارایی و گرانی دەکەنەوە لە کاتێکا دیموکراتەکان بە ئەندازەیەکی زۆر کەم یعنی ئەگەر بۆشیان بلوێت تەنانەت باز لەو دۆسەی گرانیە ناکەن. گرانیەکە لە ئێستای ئەمریکادا بەپێی ئەو ڕاپۆرتانەی کە لە مانگی نوێی ڕابردوودا بڵاو کراونەتەوە ئاستی گرانی بە ڕێژەی لە سەدا 8% بەرز بۆتەوە. ئەمەش کاریگەریەکی ئێجگار نەرێنی کردوێتە سەر گیرفانی هاوڵاتیانی ئەمریکایی و دەنگدەرانی ئەمریکایی. ئاسۆ بەپێی ڕای زۆرێک لە چاودێر ئاماژە بەوە دەکەن تەنانەت ئەوانەی کە لە ئێستادا تەمەنیان گەیشتۆتە 50 ساڵ هەتا ئێستا گرانی لەم شێوەیان لە ئەمریکادا نەبینیوە. ینی بەرزبوونەوەی نرخ بە شێوەیەکە کە چاوەڕوان نەکراو بووە. بۆ نمونە ئۆتۆمبیلی کۆن ئەگەر بچیت بتەوێت ئۆتۆمبیلێکی بەکارهاتوو بکڕی دەڵێ نرخەکەی بە ڕێژەی لە 137 بەرز بۆتەوە. ئەمە بێلەوەی لە بازاڕەکانی خواردەمەنیدا بۆ خواردنی ڕۆژانە لە ڕێستۆرانتەکاندا نرخ بە شێوەیەکی ئەجگار گەورە بەرز بۆتەوە و گەیشتۆتە ئەوەی کە هەموو شتێک لە نزیکەی 111 بۆ 115 گرام بوو بێ. بێگومان ئەمەش گرنگە بەلای دەنگدەری ئەمریکیەوە. بەڵێ هەڵبەت جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە هەڵبژاردنەکانی ئەم ساڵی متێرم چارە نووساز دەبێت. دەمێ بزانم سەرۆک بایدن لەسەر چ بنچینەیەک وها دەڵێت؟
پێدەچێت زیاتر ئەمە پەیوەندی هەبێ بەو دابەشبوونی کە لە ناو ئەمریکادا هەیە لە نێوان کۆماریەکان و هەروەها دیموکراتەکاندا بە تایبەتی کە لە هەنگرانی سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ جەختێکی ئێجگار زۆر دەکەنەوە هەتا ئێستش لەوەی کە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2020دا فێڵ و تەڵەکە و ساختەکاری کراوە. دیموکراتەکان ئێجگار بەلایەنەوە گرنگە کە بتوانن لەم هەڵبژاردنەدا سەرکەوتن بە دەستبێنن ژمارەی کورسیەکانیان لە ئەنجومەنی نوێنەراندا زیاد بکەن لە ناو فەرمانڕەوای ستانەکانی ئەمریکادا کە 36 ستان هەڵبژاردن بۆ فەرمانڕەوایەکانی خۆی دەکا دەیانوێت دەنگێکی زیاتر بە دەستبێن و ژمارەکەیان زیاتر بێ بە هەمان شێوە لەو یەک لە سەرسەی کە بۆ سیناتی ئەمریکاش دەکرێت. سەرکەوتنی دیموکراتەکان لێرەدا بەو مانایە ڕەتکردنەوەی هەموو ئەو جۆرە وروژانانەیە کە لەلایەن لە هەنگرەکانی ترامپ و لەلایەن بەشێک لە کۆماریەکانەوە دەکرێت سەبارەت بە هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی ساڵی 2020. بەڵام ئەوەی جێی سەرنجیشە لە زۆربەی ڕاوەرگرتنە گشتیەکاندا ئاماژە بەوە دەکرێت کە هێشتا کۆماریەکان لە پێشن بەڵام وەکو زۆرێک لە شیکەرەوەکانی تایبەت بە هەڵبژاردن ئاماژەی پێدەکەن مەرج نییە ئەگەر بێت و کۆماریەکانیش هەڵبژاردن ببنەوە بەو مانایە بێت کە بەڵێ ساختەکاری کراوە لە هەڵبژاردنەکەی 2020 سەرۆکایەتی ئەمریکادا چونکە ئەوەیان وەکو دەڵێن دۆسەیەکە تەواو جیاوازە و بابەتێکیشە ناکرێت بیبەستینەوە بەم هەڵبژاردنەی میدتێرمەوە. بەڵێن دواپرسیارم لەسەر دەنگدەرانی سەربەخۆ دەبێت لەم هەڵبژاردنەدا دواترین زانیاریەکان چین؟ بەپێی زۆرێک لە ڕاوەرگرتنە گشتیەکان بە تایبەتی ئەو ڕاوەرگرتنانەی کە متمانەیان پێدەچێت بە ئاستێکی کەم کۆماریەکان لە ناو دەنگدەرانی سەربەخۆدا لە پێش بن. بەڵام ئاسۆ لە بیرمان نەچێ ینی ئەم جۆرە ڕاوەرگرتنانە هەمیشە ئاڵوگۆڕی بەسەردادێ هەمیشە گۆڕانکاری بەسەردادێ لە ئێستاشەوە بۆ کاتی هەڵبژاردن یاخۆ بۆ ڕۆژی هەڵبژاردن ینی نزیکەی دە ڕۆژێکی ماوە یا کەمتریش 9 ڕۆژی ماوە چکە هەشتی مانجی 11 ئەم هەڵبژاردنە دەکرێت هەموو فاکتەرێک لێرەدا چەندێک بەرەو پێش بچێ ئەوەندە کاریگەری دەبێت لەسەر دەنگدەری سەربەخۆ. یەکێ لە سیما و تایبەتمەندێتیەکانی دەنگدەری سەربەخۆ لە ئەمریکادا ئەوەیە تا ئەو کاتێک کە دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان ئەوجا دەزانرێت دەنگدەری سەربەخۆ بە چ ڕێژەیەک دەنگیان داوە بە لایەنەکانی بەشدار لە هەڵبژاردنەکاندا. دەنگدەرانی سەربەخۆ هەر بە تەنها پشت بە ئابووری نابەستن یاخۆ هەر تەنها دۆسەی ئابووری و گرانی بازار ناکەنە فاکتەر بۆ دەنگدانی خۆیان بەڵکو بیرکردنەوەی زیاتریان هەیەەوە زۆر دۆسەی تر هەم لە ژیانی خۆیانە هەم لە ژیانی گشتی ئەمریکاییەکانە کاریگەری دەبێ بەسەریانەوە. بەڵام وەکو سەرەتا ئاماژەم پێکرد هەتا ئێستا ئاماژەکە بەو شێوەیە کە بە ئاستێکی کەم لە ناو دەنگدەرانی سەربەخۆدا مەیلی کۆماریەکان هەیە لە ئێستادا. بەڵێن زۆر سپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ تۆ. پێشبڕگیەک ji bo endametiya Kongressê li Kalîforniya di navbera du koçberan de yek ji Pakistanê wî dî jî ji Kuryaya Başûr. Ew ê guhertina demografiya hilbijêrên Emerîkî nîşan bidin. Rewşa aborî jî û ji berbirina zarokan du mijarên serekene di peyamên berbijêrên neyarda di hilbijartinên heştî mijdarî de. آصف محمود بجیشک دموکرات و کوچبره به اصل خواهج پاکستانه لوی تاقا نیزی که لوس انجلسی داری به داری دگره جبو قمپانیه هلبجارتنه سدما حری گرینگ و حری بهیز یاگو از لأمریکا بمینم آزادیه و یاگو از جبو و شردکم آزادیه او آزادیه مافین جبر خبرنیه او دکاره به آزادیه بجاره او دکاره دنگدانه که آزاد به
محمود بریارا بتال کرنا بریارا دادگاه بلندیا روی وی وید یا 1973 شرمزار دکه که به وی یاسای مافی جبر خبرنه بو جنان هاتبو داین بس برای بره کمپانیای سیاست دبیجه که او مجرا هلبجارتنه بو دموکراتان. دوار نتوایی دا هلبجارتنا نیودم تکوشینه که پیناسینه دموکرات دخوازن کمروف دما دچن سر صندوقان لسر مافین جبر خبرنه و لسر گفن دجی دموکراسی هزر بکن. او پیامه که دنگ دیر کوین اینگرام بالکش دبینه. از باورم که دویژن یانجی هر کسی دن خودی بجیار به. کوماری محمود وکی چپکرک بناو دکن که دوی رکلاما دجبره ویده که نونر امریکی یان کن که لو کره باشر جدایک بویه. رکلام دبیجه محمود دخوازه باجه زیده بکه و پلانا تندرسی سوسیالیست یا محمود ده انفلاسیون خرافتر بکه و باجه مد دو قاد بکه. آنالیز شروم دبیجه که کومارین وکی کم بالی دکشنین لسر حلفسان آنکه انفلاسیون بهای گازی و سوجان نونر کنگرسی یا کوماری نونرتی نفچه 39 یا کالیفورنیایی دکه و لنفچه چله که سه باجارن کالیفورنیایی ده هوینه لهمبری محمود تبله البجارتنی دبه. پیاماوی لسر آبوریه یک و راپرسین داوی ی نتویی وکی مجاره کی سرکه یا دنگداران نشان دادن. اف ده همان دمیده کمتر باندورا حکومتی، کمتر شوات دارستانی و روبری دارستانی یا بکر دخوازه. گوه ده جوینک وی داویده به رایدارن آگرگجیر بانک لسر وی یکی کر. کم داخوازک هپیوینی رد کر لی کمپانیا وی دبیجه که اوج بو آلیکاریا دیرین و کم کرنا باجان دخبته. محمود جدنگداران رد بیجه که اوی لدجی انفلاسیون شر بکه و باجن چینا ناوین قد بکه. هر دوجی بالی دکشرین سر کوچبریه کم بحث اولهی سنور دکه و محمود بحث رفورما کوچبریه. بجیش بیجه اول سر چاره سر کرنا پرسکرکیه. نیوی نخوشی من به احتمال که مزن کوماری و نیوی دنجی دموکرات بود بیارک تنیجی چه نبو گو از جیکی بپرسم گلو او جکی جان پارتیه خلطین ام بحثا پرسکریکا دکن و چاره سریه که دبینن. برکلامن تلویزیون و جبو محمود بربجار دری به دری دگرن و کمپانیا چی دکن. کوماری لوی حرامه جسدی 5 دموکراتان زیادترن و راپرسین داوی ین هلبجارتنی کم ادعا دکه که دناو دنگدرین چاورکری ده پیشنگیک هن مزنتره. لی دموکرات جو بایدن دیل لور همه بسرکتا گرک و سنورن هیین ناوچه ده پیشبازی سرکاتی پاشین ده جه بگرتا. جبو مایک او سالیون روکن اشک دنگ امریکا واشنگتن. پشتی هوشداریا سپای پاسداران خۆپیشاندانên ئیرانیان bi çi şێوەیە بوون ئەvە ناڤڕۆکێ بابەتی me li demê dahatiyê bernameyê. دوای ئەم ناوبڕا دێنە وڵاتان. دنگ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچین جیهانه. جاستن ترودو سەرۆکوەزیرانی کەنەدا بەشداری کرد لە ڕێپێوانێکی چالاکوانان کە ناڕەزایەتیان دەردەبڕی بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران و کوشتنی ژینە ئەمینی و هاوکات کوشتنی چەندین هاوڵاتیانی دیکە لە وڵاتەدا. جاستن ترۆدۆ وتی ئێمە تەنها بۆ ژینە ئەمینی و هەموو ئەو شتانەی دیکە ناگرین بۆ هەموو کچێکی گەنج و دایک و داپیرێک دەگرین کە هەنگاوی ناوە بۆ ئەوەی لەگەڵ ژینە بمێنێتەوە و لەلایەن ئەم ڕژێمەوە سەرکوت نەکرێن. ئێمە وەک هاوڵاتیانی جیهان پاڵپشتیان دەکەین بۆ ئەوەی پێیان بڵین بەسە ئیتر بەسە دەبێت ئەمە بوەستێت. لەگەڵ بەردەوامیە خۆپیشاندانên ئیرانیاندا کۆمەڵێن مافی مرۆڤان دەبێژن دو حیزên ئەولەهیە ئیرانی خۆپیشاندان نەخۆشخانەیەک و ئاڤاهەیەک خوندکاران ژی کرن ئارمانج خۆپیشاندانین بە پێشەنگیە ژنان لە دژی کوشتنە ژینە ئەمینی بەردەوام بوون تەوی گەفایە ڕایەدارن نۆبەدارین شۆڕشە ئیسلامی هەتانەها هێزین ئەولەکاریە نەشیایە نەکاریە ڕێ لەوان خۆپیشاندانین و هەفتیان بەردەوامن بگرن خۆپیشان
خۆپیشاندەران دیسان دروشمێنبرن ji بۆ دیکتاتۆران و ڕێبەری ئۆلی ئایەتوڵا عەلی خامنەئی قێڕاندن. خۆپیشاندانەکانی ئێران لە دەرەوەی وڵات بەردەوامە و ڕێخەرانیش بەردەوام پێداگری لەسەر ئەوە دەکەن کە ڕێگە نادەن خۆپیشاندانەکان لەلایەنی هیچ لایەنێکەوە کۆنتڕۆڵ بکرێن. لە واشنگتن دیسیەوە خۆپیشاندانێکی هاودەنگی سازکرا. یەحیا بەرزنجی ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوون. ناڕەزایەتی و هوتافەکانی ئێرانەکانی دەفەری واشنگتن لە شەقامێکی تەنیش کۆشکی سپی هاوپشتی دەنگەکانی خەڵکی نیشتیمانەکەیانن کە هێشتا لە ساتاسەری ئێران بەردەوامە. سەرڕای زەبوزەنگی ژێوی ئێرانی. خەڵک لە سەرتاسەری ئەمریکا و ئەوروپا ئازادیان هەیە و پێویستیش ناکات گیانیان لە پێناودا ببەخشن. بەداخەوە خەڵک لە ئێران ئەو نرخەی بۆ ئازادی دەدەن ژیانی خۆیانە. بەردەوامی و بەرفراوانی خۆپیشاندانەکانی واشنگتن دەشێ ببێتە دەنجێکی گەرم وەک دڵیان بەستەڵەکی سیاست بتوێنێتەوە. تەنها دەخوازێ ئەمریکا و وڵاتانی دی لە پشت دەنجی حەقوێژی ئەوانەوە بن. ئێمە تەنها پشتگیری ئێوەمان دەوێت و هیچی تر. پشتگیریمان بکەن. خەڵکەکەمان دەکوژن. ئینتەرنێتیان کوژاندوتەوە. کەس نییە دەنگمان ببیستێت. ئێمە لێرەین بۆ ئەوەی پشتگیریان بکەین. ئێران وڵاتێکی فرەتنی و نەتەوەی جیاوازە. لەم خۆپیشاندانانە هێشتا شەڕی کۆنەقین لە ئارادایە. کەم نین ئەوانەی دەخوازن یەکبەر بە باڵای ناڕزایەتەکاندا بکەن. وەلێ سەرپەرشتیاری خۆپیشاندانەکان سوورن لە بێلایەنبوونیان و پشت لە حیزب و ڕوو لە خەڵک گوێ بدە لە سوپاسگوزاری ئامادەبووان بۆ سازگەری خۆپیشاندانەکانی واشنگتن. عکس‌های کشته شدگان رو بیارن. وێنەی کوژراوەکان بێنن. وێنەی ئەو پاڵەوانانەی لە ئێرانن. ئەگەر ئەمڕۆ من دروشم و وێنەی حزبێک بڵاو بکەمەوە سبەینی حزبی تریش دێن دەربارەی کۆبوونەوەکانی ئێمە بۆ دەربڕینی پشتیوانی بۆ خەڵک. خۆ ئێرە پێشبڕکێی هەڵبژاردننی حزبەکان نییە. وتاری خۆپیشاندانەکانی ئێری واشنگتن گۆڕاوە وەک چۆن لە ئێران تاجێ خەڵک تونتر و ڕێکخراوترە بن. کەم نین ئەوانەش سەر هەڵدانەکانی گەلانی ئێران بە شۆڕژ ناو دەبن. جوڵانی ئەو کەڕی تایبەتمەندی کە هەیەی هەموو خەڵکەکە بە یەکگرتووی هاتوونە مەیدان. یەک جیلی تایبەت یا یەک میلەتی تایبەت یا یەک شاری تایبەت نییە. هەموو ئێرانی گرتوێتەوە. هەر لەبەرەوەی ماوەیەکی زۆر دەرجەی کێشاوە و مسلمەن نەتیجەشی دەبێت. ئەوەی دەیبینی شۆڕشە. هێواخوازین ئەو میلەتەوەها بکەن ئەو حکوومەتە تاوانکارە بڕۆخێت. باشی بۆ خەڵکی ئێران دەخوازم. ناڕەزایەتی و خۆپیشاندان لە تەواوی ئێران لە ئەوجی بەهێزیدایە. چەشی بەرگری دەستیان ئەو ستەمەیە کە دەیان ساڵە دەرهەقیان کراوە. ئیتر ڕەنگە کات پێمان بڵێ داخۆ ناڕزایەتەکان عەرشی مەلاکان دەلەرزێنێت. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا واشنگتن. سەرۆکی نۆبەدارین شۆڕەشە ئیسلامیە ئیرانی هوشداری دا و دوحشەمێ دێڕۆژە داوی بە ئەو ڕێ بدن خۆپیشاندانان وەکە نیشانەک و ئەو دێهێزێن ئەو لە کاریە دێ زۆرێ بکاربینن ji بۆ داوی ئینانە نەڕەحەتیین وڵات. دە پەیامێکی هەری تون داش دەمێ دەستپێکردنا خۆپیشاندانان حوسین سەلامی قومانداری هێزی نۆبەداری شۆڕەشە ئیسلامی گوت نەکەونە ناو جادەیان. ئۆلدارین ڕایەدارین ئیرانی گازن داهاندانە وان نەڕەحەتیان دێخستۆی نەیارین بیانین وەکە ئیسرائیل و ئەمریکا. کۆمەڵێن مافی مرۆڤانژی دەبێژن لە باژارێ سەقزی هێزین ئەولەکاریە تەقا لە خوێندەکارین کچکر و هەروەسا تەقا لە خوێندکارین زانکۆیا کوردستانی ژی لە سنە. تەفی گەفن ڕایەدارین و بەدارین شۆڕەشە ئیسلامی و ئیدی ڕێ نادن خۆپیشاندانان لە ئیرۆ لە چەند باژارێن ئیرانی خۆپیشاندان لە دژی حکومەتی هاتنکردن و دیسان خۆپیشاندانان دروشمێن دژی مەلایەن ئۆلدارن و دەسەڵاتداران قیراندن. گەل و پشتی وان گەفان شێوەی وان خۆپیشاندانان چاوا بوو بمەڕە سۆران خاتری جێ هەولێری ڕاستەخۆ کاکسۆران کاتت باش وەڵامی خەڵک ئەمڕۆ بۆ هەڕەشەکانی حوسین سەلامی چۆن بوون؟
دەخی یەک ڕۆژ پاش هەڕەشەکانی حوسێن سەلامی ئەمڕۆ دیسان خۆپیشاندانەکان لە شارە کوردیەکان و هەروەها زۆربەی زانکۆکانی ناو ئێران بەردەوام بوو. لە سنە بەشێک لە خوێندکارانی چەند پەیمانگە و مەکتەبێک وەروە زانکۆی سنە هاتنە سەر شەقام، نەتەنیا ناو زانکۆکان یا مەکتەبەکان بەڵکو هاتنە سەر شەقام و دژی کۆماری ئیسلامی و ڕێبەری کۆماری ئیسلامی عەلی خامنەی دروشمیاندا. خوێندکارانی سنە بە تایبەت دروشمیاندا و داوایان لەو خوێندکارانەی دیکە کرد کە تا ئێستا پەیوەست نەبوون بە خۆپیشاندانەوە بێنە ناو خۆپیشاندان و هەڵوێستیان هەبێ. ئەوان هەروە دروشمێکی تایبەتیشیاندا کە ئەوەی کە ئەگوزەرێ لە ئێستادا لە ئێران چیدی خۆپیشاندان نەماوە چوەتە چوارچێوەی شۆڕشێکەوە. چەند مەکتەبی دیکەش لە شارەکانی دیکەی کورد وەکو سەقفز و ئەوانەیش خۆپیشاندانیان کرد تەڵەبەکانیان. خوێندکارانی لە ئەمە لە کاتێکا لە سەقفز و مەریوانیش هەندێک راپۆرت بڵاو بووەوە کە ئەمڕۆ خۆپیشاندان کراوە، بەڵام بەهۆی پشڕانی ئینتەرنێتەوە هەواڵەکان زۆر کەم دەگا بە دەرەوە. لە چەند شارێکی دیکەش هەروەها وەکو ئاودانانی ئیلام و چەند شارێکی دیکەش مانگرتن کرا و خەڵک زۆربەی دوکان و بازاڕیان داخستووە. ئەمە شارە کوردیەکان بوو لە ناو ئێرانی شارە خۆپیشاندانەکان بەردەوام بوو بە تایبەت لە زانکۆکان، مەسەڵەن زانکۆی تاران، زانکۆی شیراز، مەشهەد، هەزوێن، عێراق و چەند زانکۆیی دیکە خوێندکاران هاتنە ناو حوشەی زانکۆکان و دژی کۆماری ئیسلامی و ڕێبەرانیان دروشمیاندا. ئەوەی تا ئێستا باس بەڵێ کاکە سووران دەوتری کە چەندێک لە مامۆستایانی ئاینی پشتیوانی لە خۆپیشاندنەکان دەکەن، ئەمە چەندێ هاندەرە بۆ ئەوەی ئەم خۆپیشاندانان زیاتر بن، بەهێزتر بن؟ مامۆستایانی ئاینی نزیکەی 2 هەفتە پێش بەیاننامەیەکان بەڵاو کردەوە و نزیکەی 200 کەس لە مامۆستایانی ئاینی داوایان کرد کە خەڵک بەردەوام بن لە خۆپیشاندان و پاڵپشتی خۆشیان بۆ خۆپیشاندانان دەربڕی. ئەو 200 کەسە هەتا دێ زیاتر دەبێت، ئێستا گەیشتوتە نزیکەی 350 کەس. ئەوە تایبەت بە بەیاننامەکە نەبووە لە پرسە یا بەخاک سپاردنی ئەو کەسانەی کە لە خۆپیشاندانە گیانیان بەختکردووە تەنانەت مامۆستایانی ئاینیش پاڵپشتی خەڵکیان کردووە و داوایان لە حکوومەت کردووە کە چی دیکە خەڵک نەکوژێت و خەڵک سەرکوت نەکات. ئەوە بە تایبەت شارە کوردیەکان نییە، لە زاهدان و لە پارێزگای گورگانیش کە بەشیان سنەن مامۆستایانی ئاینی پشتیوانیان لە خەڵک و خۆپیشاندانی خەڵک کردووە. باڵێ کاکسۆران بیستمانە کە شەڕ لە بلوچستانیان لە چەند شوێنێکی تر بووە و پەلاماری بنکەکانی بەسیج دەدەن خەڵک یانیان چەکداران. چی نوێی هەیە لەم بارەوە؟ ئەوەی کە هەیە لە هەفتەی ڕابردوودا خۆپیشاندەران دەستیان کردووە بە هێرشکردنە سەر بنکەکانی بەسیج لە چەند شار، لە تاران کراوە، لە سنە کراوە، لە بەلوچستان، لە شیراز کراوە. ئەوەی بەلوچستان دوێنێ شەوکرا کە گروپێک هەیە بە ناوی جێش العەدل کە بەرپرسیارەتی خۆی ڕاگەیاندووە و توێ هێرشمی کردووە سەر چەند بنکێکی پلیس. تا ئێستا نەزانراوە چەند کەس لەو هێرشە کوژراون یا بریندار بوون، بەڵام ئەو خۆپیشاندانان دوێنێ شەو لە پیرانشار و لە مەهابادیش ڕوویداوە. دەگوترێ چەند کەسێکی کورد کە سەر بە سپای پاسداران بریندار بوون و خۆپیشاندەران هێرشیان کردوتە سەر بنکەکانی بەسیج و هەروە ماڵی ئەو کەسانەی کە سەر بە سوپای پاسداران. ئەویش هێشتا دیار نییە کە چەند کەس بریندار و کوژراوە، بەڵام راپۆرتەکان هەیە کە هێرش کراوەتە سەر ماڵی ئەو ئەندامە کوردانەی سوپای پاسداران. سووران خاتری لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو، زۆر زۆر سوپاس. کۆشکی سپی دەڵێت بەڕێوەبەرایەتیەکەی بایدن پشتگیری لە خەڵکی ئێران و مافی ناڕەزایەتی ئاشتی خوازانیان دەکات و ڕەنگە هاوکاری لە نێوان ئێران و رووسیادا هەبێت لە سەرکوتکردنی خۆپیشاندەرانی ئێراندا. زانیاری زیاتر لەم راپۆرتەدایە. ڕۆژی چوارشەمەی ڕابردوو بۆنەی چلەی مردنی ژینا ئەمینی تەمەن 22 ساڵان بوو. ئەو خانمە ئێرانی کە دوای دەست بەسەرکردنی لەلایەن پۆلیسی ئاکار بەهۆی ئەوەی گوایە حیجابی بە دروستی نەپۆشی بوو، دواتر ناوبراو لە نەخۆشخانە جانی سپارد. مەرگی ژینا ئەمینی بۆتە سمبولی ناڕەزایەکانی دژ بە حکومەتی تاران لە سەرانسەری ئێران و هەروەها ناڕەزایەکانی هاوسۆزی لە سەرانسەری جیهان وەک ئەمەی بەرلین و هەروەها ئەمەی شاری سەقز لە ئێران لەو گۆڕستان خاتوژینا بە خاک سپێردرا. سکرتێری ڕۆژنامەوانی کۆشکی سپی گوتی ڕەنگە رووسیا یارمەتی ئێران بدات بۆ سەرکوتکردنی ناڕەزایەکان. ئێمە نیگەرانی لەوەی کە مۆسکۆ ڕاوێژ و ئامۆژگاری پێشکەش بە ئێران بکات بۆ ئەوەی ئێران بە باشترین شێواز بتوانێت سەرکوتی ناڕەزایەکان بکات، هەروەها بۆ ئەوەی ئێران کەڵک لە ئەزمموی چڕی رووسیا لەمەەر دامرکاندنەوەی خۆپیشاندانە بێکۆتاکانی وڵات وەرگێت.
شارەزایەک بە دەنگی ئەمریکای گوت زۆر پێدەچێت کە رووسیا پسپۆری و ئامۆژگاری پێشکەش بە ئێران بکات سەبارەت بەوەی کە بە چ شێوەیەک ئێران بتوانێت کۆنتترۆلی 6 هەفتەی ناڕزایەکانی وڵات بکات. هاساییە کە بگوترێت ڕژیمی ئێران شارەزایی لە هوەری سەرکوتکردن و گرتنەبەری ڕێکاری توندامێز بۆ دایان ساڵە هەبووە. بە دڵنیاییەوە ئەوان پێویستیان بە یارمەتی رووسیا نابێت، بەڵام بواری دیکان لەوانە ڕەنگە رووسیا بتوانێت یارمەتی ڕژیمی ئێران بدات بە تایبەت لە بواری تێکدان و پچڕاندنی ڕادست گەیشتنی ئێرانەکان بە خزمەتگوزاری وەک ئینتەرنێت و هەروەها ئامرازەکانی دیکەی پەیوەندیکردن. ئالێکس ڤاتانکا دەڵێت سەرۆکی رووسی ڤلادیمیر پوتین مێژوویەکی درێژی لەگەڵ ڕابەرانی باڵای ئێران هەبووە. بزانە کە ڤلادیمیر پوتین بۆ نزیەکەی 22 ساڵە ڕابەری باڵای ئێران ئایەتوڵا عەلی خامنەیی ناسێوە و پەیوەندی کارکردنیان لەگەڵ یەکتر هەبوو. هەروەها خامنەی بەڕادەیەک متمانەی بە سەرۆکی رووسیا هەیە ئەوەی بەو هێندە لەگەڵ هیچ ڕابەرێکی دیکەی بیانی نیتی. خامنەیی پڕوای وایە کەمانەوەی کۆماری ئیسلامی زیاتر ئەگەری هەیە ئەگەر رووسیا پشتیوانی لەو ڕێژیمە بکات. ئەمریکا و بەریتانیا و یەکێتی ئەوروپا و هەروەها ئیسرائیل ئەوەیان پشتڕاست کردووە کە رووسیا فڕۆکەی درۆنی ئێرانی لە جۆری شاید 136 بەکارهێناوە بۆ هێرشکردن سەر خانوبەری هاوڵاتیان و ژێرخانی گرنگی مەدەنی ئۆکرانی. هاوکات مۆسکۆ نکۆلی دەکات لەوەی کە درۆنی دروستکراوی ئێرانی لە ئۆکرانیا بەکار بهێنێت بۆ سندی سین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دێت تاقینا دوحشەمێدا لە ڕۆژهەڵاتە بەغدایێ و لە گۆڕە هەژمارین ژێدرین ئەو لە کاریە و یەن تەندروستیژی ده کەس هاتنە کوشتن و بیستێندیژی بریندار بوونە. تەقین دەگەڕاجەکە نێزیک ستادیۆما فۆتبۆلی و چایخانەیەکێدا قەومی بوو و ببوو سەدەمێ تەقینا تانکەرێکی گازیژی. پڕانیا قوربانیان خۆرتێن هەوادارن فۆتبۆلی بوون. داخوایانیەکە هێزین لەشکری عێراقی دەبێژە تەقینا تانکەری گازی ببوو سەدەما کوشتن و بریندارکردنا پێتریا وان قوربانیان و ئەو لێکۆلینێ دە سوێ سەرپێهاتیەدا دکن. پاش دامەزراندنی حکوومەتی عێراق ئایا پەیوەندیەکانی حکوومەتی فیدراڵی و هەرێم دەگاتە کوێ؟ ئایا ئاسایی دەبێتەوە؟ ئایا چارەسەری بودجەی هەرێم دەکەن؟ ئایا ئاڵنگارەکان لە بەردەم دۆسەی نەوت و موچەی هاوڵاتیاندا بەکوێ دەگات؟ بۆ ئەم مەبەستە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. ئەم کاتت باش. پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بەرەو کوێ دەڕات؟ ئاسۆ دیارە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا کۆمەڵێک دۆسەی هەڵپەسێردراو لە نێوانیاندایە کە تاکو ئێستام دۆسیانە مایە مشتومڕ و کێشن لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا و چارەسەری ڕیشەییان بۆ نەدۆزراوەتەوە. مادام ئەم دۆسیانە بە تایبەتی دۆسیەی نەوت و کۆمەڵە دۆسیەی ترکە چارەسەری بنەڕەتیان بۆ نەدۆزراوەتەوە و مایە کێشن بێگومان کێشەکان هەموو دقەی قابلن بۆ ئەوەی کە سەر هەڵبداتەوە بە تایبەتی لە ڕابردوودا حکوومەتی عێراقی گیرۆدەی دەست کێشمە کێشەکانی نێوخۆی شیعە بوو کەمترەی پەرژایە سەر هەرێمی کوردستان، بەڵام لە ئێستادا حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی پێکێنراوە و لە ئێستادا سەرقاڵی دووبارە ئەپدەیتکردنەوەی وەزارەتەکانن بە تایبەتی دوایەوەی کە کابینەکە دەست بەکار بوو. بۆیە ئەو دۆسیانەی کە لە نێوان هەرێم و کوردستان و عێراقا ماونەتەوە هەموو دقەیە قابلن بۆ ئەوەی کە کێشیان لەسەر دووبارە سەر هەڵبداتەوە. ئەمە لەلایەک ئەو دۆسیانە بە تایبەتی کە بڕیاری ڕوونی دادگای اتحادی هەیە لە سەبارەت بە نەوت و گازی هەرێمی کوردستانم بڕیارە ئەکرێ بڵێن دەستی حکوومەتی عێراقی بەستووەتەوە بۆ چارەسەرکردنی کێشەیە لەگەڵ عێراقی لامەگەر یاسای نەوت و گاز لەلایەن پەرلەمانی عێراقەوە دەربچێتم کێشەیە تا ڕادەیەک ئەهوەن بکاتەوە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە. ئەمە لەلایەکی تریشەوە
بێگومان ڕوونە کە شەقامی عراقی با بڵێن جۆرێک لە حساسیەت هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان و هێزە شیعەکان هێندە دۆسیەکانیان خزاندۆتە مل هەرێمی کوردستانە ئەکرێ بڵین یەکێک لەو کێشانەی کە هەمیشە هێزە شیعەکان ئەیانەوێت کە کێشەکان لە نێو ماڵی خۆیان بەرنە دەرەوە و تەحویلی دەرەوەی بکەن کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان زیندوەکەنەوە بۆیە هێزە شیعەکان هەموو کاتێک پێویستیان بەوەیە کە لە حاڵەتێکە ئەگەر ناوخۆی عراقی ناڕزایەتی هەبوو بۆی چاوی شەقامی عراقی بگوازنەوە بە ئاراستەی دەرەوە پێویستیان بە زیندوکردنەوەی ئەم ناکۆکیانە هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە هەموو ئەمانەوە کاتەکە ڕەنگە لە تەمەنی کورتی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیا جارێکی تر ئەم ملولانی و ناکۆکیانە لە نێوان هەرێمی کوردستان و عراقا سەر هەڵبدەنەوە وەکەوەی کە ئاماژەم پێکرد و کارەکە شێوەیە کە تاکو ئێستا چارەسەری ڕیشەیی بۆم کێشانە نەدۆزراوەتەوە. بەڵێ دڵشاد هەڵبەت سوودانی سەرقاڵی پێگەێنانی حکومەتە. پلانەکانی چین بۆ بەڕێوەبردنی تەواوی عێراق؟ وەکو لە هەنگاوەکانی محەممەد شیع سوودانیە هەنگاوە سەرەتایەکانی ئەم چەند ڕۆژەی کە دەست بەکار بۆ دەرەکەوێت کە محەممەد شیع سوودانی ئەوێت لە ڕێگەی وروژاندنی دژایەتیکردنی گەندەڵیەوە و لە ڕێگەی ناچارکردنی وەزیرەکانیەوە بۆ ئەوەی کە بە فۆرم سامان و مڵک و سامانەکانیان بۆ دەستەی نەزایی عراقی ئاشکرا بکەن و بە بانگەشەکانی شێوە دیارە محەممەد شیع سوودانی ئەوێت ئەو بێمتمانەیی کە باڵی بەسەر عراقدا داپۆشیوە بە شێوەیەک لە شێوەکان متمانە بۆ عراقیەکان بگەڕێنێتەوە لە ڕێگەی هەم بانگەشەی دژایەتیکردنی گەندەڵی و هەم فشار خستنە سەر وەزیرەکانی بۆی مڵک و سامانی خۆیان ئاشکرا بکەن هەموو ئەمانەوە کاتەکە با بڵین سوودانی هەوڵی دروستکردنی متمانە بدا بەڵام لەگەڵەوەشدا لەمپەری گەورە لە بەردەم حکوومەتەکەی سوودانیایە بە تایبەتی کە دنیای گروپ لە عراقا هەیە هەمووی خاوەنی ئەجەندای جیاوازن هەمویان پێویستیان بە پارە هەیە پێویستیان بە بوجە هەیە پێویستیان بە بەکارێنانی سامانی عراقی هەیە بۆ درێژەدان بە تەمەنی مانەوە و تەمەنی خۆیان و پێویستیان بەوە هەیە کە سوود لە بەکارێنانی هێز و دەسەڵات و بودجێ عراق وەربگرن بۆ بەهێزکردنی پێگەی خۆیان بۆیە سەرباریەوەی کە محەممەد شیع سوودانی بە دژایەتیکردنی گەندەڵی دەست بەکار بووە و بانگەشەکانی بۆەوە دەست پێ کردووە بەڵام لەگەڵەوەشدا لەمپەرەکانی بەردەمی کەم نین ئاستەنگەکانی بەردەمی کەم نین چونکە هەموو ئەو گروپانەی کە پشتگیری محەممەد شیع سوودانیان کردووە بۆ حکوومەتی نوێی عراق هەمویان پێویستیان بە بەکارێنانی مڵک و سامانی عراقی هەیە بۆ ئەوەی درێژە بە خۆیان بدەن وەک ئاشکراشەکە شیع سوودانی خۆی تەنها کورسیەکی هێناوە ئەوەی کەوای کرد ببێتە سەرۆکی حکوومەتی داهاتووی عراق پاڵپشتیکردنی ئەوانە بۆیە ئەتوان ئەوان ئاستەنگ بۆ سوودانی دروست بکەن. بەڵێ دوایین پرسیارە دڵشاد هەڵبەت بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان عێراق یەکێکە لە وڵاتانی کە گەندەڵێکی زۆری تایە بە هەرێمی کوردستانیشەوە ئایا حکوومەتی تازەی عێراق دەتوانێت چی بکات بۆ ئەوەی گەندەڵێکی 15 ساڵ زیاتر بنبڕکە یان هێوری کاتەوە؟ ئاسۆ مەسەلەی بنەبڕکردنی گەندەڵی لە عێراقا ئاسان نییە زۆر جار هەم چاودێران هەم یاساناسان قسە لەسەرەماکەن ئاماژە بەوەکەن کە عێراق لەبەرەوەی سیستمی حکومڕانیەکەی سیستمێکی حکومڕانی شکست خواردووە و گەندەڵی لە 2023 تاکو ئێستا سەراپای دەوڵەتەکەی با بڵین داپۆشیوە و تەنانەت لە ڕۆژانی ڕابردووە هەندێک لە پەرلەمانتاران قسەیان لەسەر فرۆشتنی کورسیە وەزا هەندێک لە کورسیە وەزاریەکان بە 75 میلیۆن دلار کردووە کە قسە لەسەر هەموو ئەمانە ئەکرێ کەواتە گەندەڵی لە عێراقا ڕۆچوەتە نێو دام و دەستگاکان بێگومان ئەمە ئیرادەیەکی جدی ئەوێ و دەست هەڵگرتنی هێز و لایەنە سیاسیەکانی عێراقیەوێ لە بەرژەوەندەکانیان و بێگومان هێز و لایەنە سیاسی عێراقیەکانیش مانەوەی خۆیان ئەبەستنەوە بە بەکارێنانی هێز و پارەی دەوڵەت و سامانی عێراقیەوە بۆیە بە ئاسانی ناتوان دەستبەرداری ئەو گەندەڵی و تاڵانکردنی سامانی گشتی عێراقا ببن هەموو ئەمانەوە کاکە چارەسەرکردنی گەندەڵی لە عێراقا ئاسان نەبێت و بە تایبەتی بۆ حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی کە تەمەنێکی کەمی ئەبێ و بۆ پێی کە بەڵێن بە سەدر دراوە لە ماوەی ساڵێکە ئەم حکوومەتە ئامادەکاری بۆ هەڵبژاردن کاوە کۆمەڵێت تەحەدای گەورە لە بەردەم ئەم حکوومەتەدا هەیە بۆیە ئەنجامدانی چاکسازی و دژایەتیکردنی گەندەڵی ئاسان نییە چونکە ئەوانەی کە تێوەگلاون لە گەندەڵیە ئەکرێ بڵین ئەو هێز و لایەنە سیاسیانن کە لە نێو دەوڵەتی عێراقا خاوەن دەوڵەتێک
وڵاتێکی قوڵن و ئەتوانن تەنانەت هێزە ئەمنی و دام و دەستگای ئیداریەکانیش ئاراستە بکەن. بەڵێ زۆر سپاس دڵشاد هەربژین. زۆر سپاس بێ. بتر جي سياسات زلعمان ميران له كامبي كوارغوسكي نيزيك هوليري مالباتن خواهلانا وروكرنا ولاتن أوروبي كسوكارن وان دي بيجن نبونا دليفين كاري نبونا بيتي فين تندرستيو برسن جواكي جي صدمي دركتنا وانن نبونا آلي كاريان جري قسين مروفاني وجي حكمتا عراقي جي صدمي خرابونا روشا خلكي كامبيا رابورتا أحمد زيباري بيامنري دنجي أمريكا جي هوليري والله وكيلك متصل السر ما ستختورها قرن دو زاروکن و بصدما نخوشی جان خوش دست دانه وقت بیجه مهابا دبیجه نچار بویا هفجین خوا بشینه ولاتکی اوروپی و دخوازه او هر دو زاروکن خوشی هرنو چار سریا نخوشی خوا بکن يا هم زاني دليبي قلباندية بس يادي من زاني بي يادي تختورها لين درخص مهاينة شغلي بس يه بيركي كرماجي تختوري كرماجي تقو أفادية بيرة هذا مثلا تقو زركة بيرة لي جرام بيه هدیا جنکدنه کو خدیا سه زاروکایه هفجینوی جی چویا ولاتکی اوروپی لورا لبنداوی که کو هفجینوی اقامه بستینه پشترا او جی و بزاروکن خورا هره ها مسؤوليات كتير سكرامة ده از نكارم هرم شغلي تشولي شغلي دي تربكن ومنظماتها شغل دس مناكا هر اسيفيات قدمينم يعني قبول ناكا لگوری آگاهی جواتا کمپی هفجین بیتری 300 جن ناواوی کمپی چون ولاتین اوروپی اگر او حمی یونی آریکاری نفگرینه راستی و خلک حمی اغلب کوچ بر ببن اوتنه و زیده و کسر کوچ بر ببن ترسا مهاباد اوه اف زاروکی وی نخوشی جان خوش دست بده لورا همو هیویاوی اوه بگه ولاتکی اوروپی و صدم مرنا زاروکین خواه بزانه وسیدی خودم عملی کلی وسیدی نه خودش بو من داله خوازی هرم بس از دخوازیم او از بزانم نخوشیا واچه او ود دمرن اجوافیم ناکم و مع علاجا و دنابی اره خودش بود خوازم هرم از يعني اتشتكيش خو فهمكم زاروك نيدي چه بنم علاجا و دی بی لگوری آگاهیان صدم چونا پنابران جبو دروی هرما کردستان و عراقی نبونا درفتن کارو آلیکارین تندرستیه وقت پیوستو هر وها پرزگریکن آبوری و کمبونا آلیکارین ریخستین ناف نتوی و نبونا آلیکارین حکومت عراقیه احمد زباری دنگی امریکا کمپا گورگوسک سنوری پارزگاه هولره بەشێک لە قوربانیانی شەڕی داعش لە مووسڵ بەهۆی نەبوونی هەلی کارەوە بەناچاری کاری مەترسیدار دەکەن. وەلی دێشەکە لەو قوربانیانەی کە ڕۆژانە لە مووسڵی کۆن دەبە و شوشە و ئاسن کۆ دەکاتەوە بۆ فرۆشتن و دابینکردنی بژێوی ژیانی خۆی. ولید گەنجێکی باژارێ مووسڵەیە ڕۆژانە ئەو بە عەرەبانەخوا لە قوتۆیان شەربەتێ و پارچێن ئاسنی دیگەڕیتنداک و بفرۆشیت و پێداویستیان ماڵاخوا پێدا بینکەتن. ئەو ژە دەمجمێر هەشتی سپێدێ دیگەڕیتن و هەتا ڕۆژ ئاوات بیتیە بەردەوامە و بهێنڤەدان یان ڕۆژانên ئەینی لە جەموەلیدی نینە. Ez kirêçî me rojane qutî û perçeyên esin kom dikim li cihê avêtina gilîşê. Ez dixwazim bêjim got ji serdema Daişê heta niha ez vî karî dikim. Vî gencî şerê azadkirina Mosulê da ji destên çekdarên Daeş bab û birayekê xwe ji dest dayîne û heta nûke muamelên wan bi rêve nebirîne da ku wekû şehîd bihêne tomarkirin û moçê wan werbigirît. Bavê min kirêkar bû lê kargeha Arî bi navê kargeha Hedbe ketine ber êrişê firokan û hatin kuştin egerê serekî yê Daeş bû.
طيار من بربط مسبب لسبب داعش وتريد فلوس المعاملات كثيرة والله ما عاد معاملات بدیوی به پرایانه و ما پرانینن ایرو ولید تنی به 3000 دینار کار کریه و نها مرش که به 8000 دیناران به قرض کریه براستی ما پرانینن کو ام معاملیان ریوه ببن کاری وی گنجی قازانجکا زور ناکتن 5 حتا 10,000 دینارین عراقی او دست اخیتنو لی گلک جاران جیانا خواد اختت مترسیه دا کو چند قطوین شربت و پارچین آسنی کوم کرد جبرکو گلک جهنه لموصلا کون حتا نوکت مین ریشگرینه و نهاتینه پاک کرن هاكو علم احمر آلای سور و آلای سپی هنه آلای سور از نکارم نزیکی وی ببم و جهن آلای سپی از قطی کو پرچین حسن لی رادکم و او جهی کو پاک دکن جماعی ناجی اکثر از قطی کان لوی جهیجی کوم دکم لی فرمانگه قربویا قربانی شر آزاد کرنا موصل دا وسا دیار کریه کو حتا نوکه زیدتری 10,000 کسان وکو قربانی شر آزاد کرنا موصل معاملین خواه پیشکش کرینه و گلک کس هنه حتا نوکه سردان ریوبری نافبری نکرینه جبر نبونا خرجین هات نوچونه و ریوبرنا معامله لو ما ولید جید هیتا هجمارتن ایک جه اوان کسا کاوا عمردنگ امریکا موصل برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان دتناخوا ji Tirkiyaya salên dahatî re xweya dike û soza guhartinên maka Zagonê dide ku bi gotina wî dê maf û azadiyên yên hevwelatiyan dabîn bike. Gelo ew guhartin dê çi bin, çima Serok Erdogan û AK Partî niha wan guhartinan pêşniyaz dikin û layenên opozisyonê çi dibêjin? Eyûb Demîr peyamên dengê Amerîka li Enkerê niha rastevxwe bi me re Eyûb demê te baş. Yani ev guhartinên niha pêşniyazkirî çi ne? Em çi ji wan dizanin? دخیل یعنی سه سالا Türkiye'de Recep Tayyip Erdoğan serokkomarê Türkiye dîsa behsa vê kir destureka bingehîn ve di nav hefta pêşiya me de yani vê hefta hanê de ve bînin parlamentoyê di nav vê desturê de çi heye hemama 120 xal derbas dibe di nav vanan da xala 1, 2, 3, 4 bingeha Türkiye ser van xalan nasekinin armanca ve ev ku di nav destura bingehîn da 120 xalan da gorankarî çê bikin. Çi hene mesela vê derê de dixwazin di qanûnekê de ji bo malbatê yani malbateka ku Tirkiyan jî Türkan çawane ser vî tiştekê bînin di aliyê din da jî dîsa mesela hicabê di van rojên dawî da zêde li Tirkiye derket pêş serokkomarên rastî serokê CHP Kemal Kılıçdaroğlu pêşniyar kir bu hatibû parlamentoyê qanûnek dixwazin viya jî di nav qanûna destûra bingehîn da cî bidinê xeyrî wî 120 maddeyan da çilmama çil madde tevahî li ser mafê mirova û demokratîkbûniya Tirkiye tê qise kirin lê rastî naveroka wî hê jî vebir diyar nîne. Em dizanin gelo ew maddeya taybet bi benda heft ji sedî ku komaleyek yan partek bikeve nav parleman da ew ê bê guhartin çûk em dizanin berê 10 ji sedî bû niha heft ji sedê ye wê kêmtir bibe ew rêje yan ev di nav de heye. Ev madde rastî hiç li vê derê nayê qise kirin. Lojika vê heftê wata ku bê parlamentoyê nava wî da çî heye wê zêdetir diyar bibe li heya niha li ser vê madde hanê nesekinin ji bo ku berî hemama salekê ev madde sedan dehan daxistin hefta lê di vê derê de tiştê herî girîng jî ew e ku mesela ev qanûn tevahî em bêjin ku AKP û an jî îttifaka komarî tena serê xwe nikare biguhorîne pêwîstiya wî bi ew ê heye opozisyonê heye ji bo ku 60 parlamenter di parlamentoyê da bi tevahî hene û 306 parlamenter pêwîst e dengê wan terê têr nake pêwîst e ku opozisyon alîkarî bide rastî vî alî da jî opozisyon tiştê erênî nabêje. Eyûb pisyara mezin ew e çima niha Erdogan û AK Partî dixwazin van guhartinan pêşniyaz bikin?
دخل yani Erdoğan jî dîtina xwe de diyar kir got ku Kemal Kılıçdaroğlu gotiye ku em dixwazin kanûnekê çê bikin aha em jî dibêjin ku destûra yani kanûna destûrî da ya bingehîn da çareserî dixwazin rastî bingeha viya da em dikarin bêjin ku gorandina kanûnê zêdetir li vê derê jî tê gotûbêjkirin tevahî hilbijartinê lê ev kanûn di parlamentoyê da bi vî şiklî ana heke opozisyon alîkarî ne de derbas nabe tê wate çi Erdoğan bi vê kanûnê dixwaze ku di warê hilbijartinê da hinekê ser opozisyonê da biçe yani em dizanin ku bi vî şiklî jî ji xwe kanûn di parlamentoyê da dernakeve. Opozisyon çi dibêje? Opozisyon yani çi li bere bike? Wê piştevanî lê bike, lê nake wê çawa opozisyon bersiva wê vê pêşniyazî bide? Bersiva ve ew Serokê CHP Kemal Kılıçdaroğlu li New Yorkê rastî da bu Erdoğan gotibû ku tu ji xwe armanca te ew nîne ku tu tiştan bigorînî tu dixwazî ku tiştekî din bikî em jî ji bo vê kanûna ku tu dibêjî em ê kanûna destûra bingehîn em dibêjin na yani Kılıçdaroğlu ev bersiv dabû lê şeş partî yani mêza şeşkolî jî rastî vî alî da tiştekî erênî nabêje an jî vê kanûnê pesend nakin. Kurd çi dibêjin Eyûb? Vallahi divek ev da yani Kürtçi mesela HDP hin kesin dimbin dibêjin ku yani divê tiştê ku Erdoğan'a bahs dike ji xwe madde ku derbas dibin jî an jî servana jî disekinin navê Kurda tê da tune ser Kurdan tiştek daxwazek an jî vekirinek tiştekî ku di nav kanûnê da cî bigirin nîne ji bo jî Kurd dibêjin ku ev kanûna hanê destûra bingehîn ji bo Kurdan hiç tiştekê nav xwe da nehewîne. Eyûb Demîr Peyamînê dengê Amerîka ji Enkarê rastexwe bi me re bû gelkî spas. کۆرەی باشوور پرسی ماتەمێنی نیشتیمانی دەجێڕێت بۆ قوربانی کارەساتبارەکەی کە لە قەرەباڵغی و تێکەڵبژانەکەی کە بووە هۆی گیان لە دەستدانی زیاد لە 150 کەس لە یانەیەکی گەورەی شەوانە ئاهەنگ لە ئیتایۆن لە پایتەختی ئەو وڵاتە لە میانەی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە سیئۆل ڕۆژی یەکشەمە وەزیری ناوخۆی کۆرەی باشوور لی سانگمین وتی دەسەڵاتداران هێشتا لێکۆڵینەوە لە هۆکارەکانی ئەو کارەساتە دەکەن کە بە مەزەندا 100,000 کەس لە ناوچەی ئیتایۆن لە سیۆل کۆبوونەتەوە بۆ سازکردنی گەورەترین ئاهەنگی هەڵەوین بەڵام ئەو کارەساتەی لێکەوتەوە. وسباهی جژنا هەڵەوینێ لە ئەمریکا ئەف چەند ڕۆژن خەڵک ماڵین خوا تەڤنەپیران وێنەوە دەمام کن بە ترس و لەرز دەخەملینن و دەمام و کنجن بە ترس ژی ئامادە دکنج بۆ جەژنێ سبای سینان توش دەمیر پێیانی دەنگی ئەمریکا وێنەین ڤان ڕۆژین تایبەتین باژارێ نیویۆرکی گەهاندنە کورد کۆنەکشن. لە باژارێ نیویۆرکی کەلەجانیە هەلۆڤینێ بە دیزاینکردنا ماڵان را دەست پێ کرد. هەلۆڤین هەر ساڵ di سویەکی چریە پێشیندا تێ پیرۆزکردن. لە نیویۆرکی ئەو قاس هەلۆڤینێ حەز dikin ku nihada malê xwe amadekirine. Lewre Halloween yek ji wan festîvalên serekî yên Amerîkayê ye. Her wiha hin taxên New Yorkê wek Brooklyn ji aliyê dîzaynkirinê de gelek balê dikişîne ser xwe. Ez gelek ji Halloweenê hez dikim ji ber ku demekî qasa taybet e ku em dikarîn cilûbergên biecêb berxwe bikîn. Halloween we pîrûz be. Bêguman Halloweena New Yorkê taybet e. Lê hin kes hene malên xwe wisa dekore dikin ku dekorasyona wan êdî navdar e. Wek mînak ev mala ku li Brooklynê cih digre. Ka em rûniştvana taxê guhdar bikin. Ev e 12 salin ez li Brooklynê dijîm. Ev mala ku hûn li piş min dibînin her sal tê dixemlandin. Xwediyê malê her sal malê picekê cida dîkor dikir. Lê ev mal li taxa me de herê zêde xweşa min diçe. Hêjeyê gotinê ku dîroka Halloweenê digêje hezaran sal berê û bi awayekî afrînerî tê pîrozkirin. Ji bo xemlandinê jî herê zêde îskelet, maske û kundirê mîranî tên bikaranîn. Di heman demê de biroj, zarok, kostüm xwekirî mal digerin şekil berhev dikin. û mirovên mezin jî dîsa bi kostümên xwekirî derdikevin derve û li gor dilê xwe şahiyan ledar dixin. Sinan Tunçdemîr, Dengê Amerîka, New York.
کۆمپانیایەکی هێڵی یاسنی سویسری ڕۆژی شەمە توانی ڕیکۆردی درێژترین شەمەندەفەر کە نەفەر هەڵگرێ لە جیهاندا تۆمار بکات بە گەشتێکی لەسەر یەکێک لە سەرنجڕاکێشترین ڕێڕەوەکان بەناو بەرزایەکانی زنجیرە چیاکانی ئەلبدا تێپەڕی فەرمونون لەگەڵ ئەو دیمەنانە. کۆمپانیای هێڵی ئاسنی ئەو شەمەندەفەرە کە درێژەکەی 1.9 کیلۆمەترە ڕاهێنەرکاری تیادا دەکەن. ئەو هێڵی شەمەندەفەرە لە ساڵی 2010دا وەک میراتی جیهان لە یونسکۆ دەستنیشان کراوە و بە 22 تونێلدا تێدەپەڕێکە هەندێکیان بە ناو شاخەکاندا دەسوڕێنەوە و بەسەر 48 پردا تێدەپەڕن. ئەم شەمەندەفەرە یەکێکە لە داهێنانەکانی ئەندازیارانی سویسرا و ئاهەنگگێڕان بە بۆنەی 175 ساڵی هێڵی ئاسنی سویسراوە. من نزانی چەند نەفەر لێ سوال بناسو بەڵێ شارێک بگوازنەوە. هەتا بەرنامە سوبحی کورد کنەکشن هەر شاد و بەختەوەر بن و خوداحافظ. هەر بژێ.